بەڵە بەرەزان لەرکێن سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بە دیداری بەڕز و خۆشەویست شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی تری دەپرسیار هیوادارم ئەم شەیش بەپێی باگراوندی معریفی میوانەکەم بتوانم لەگەڵی دابڕۆم و گفتوگۆیەکی چڕوپڕی سیاسی و قانونی لەگەڵدا ئەنجام بدەم. دیارە بۆ خۆتان نزان دوێنێ شەو لە پارێزگای دهۆکی ڕەنگینەوە ڕامگەیان کە میوانەکەم کۆمەڵی ئیسلامیە بێ، بەڵام هەموو حیزبە سیاسیەکان تا دێ بانگەشەی هەڵبژاردن گەرمترە بێ لەبەرێ ئەوانیش ئەجندا و پلان و بەرنامە و سەردانی شوێنە جیاوازەکانیان هەیە، بۆیە وتیان ئێمە لە پارێزگای سلێمانی دێنە ناو بەرنامەکە و لە گفتوگۆکاندا بەشدارە بین. ئەم شەویش بەڕێز مامەسا غازی حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان میوانما با بفەرمێ بۆ ئێرە. بفەرموو کاک غازی حەسەن. کاکە ڕەنجماندوو نەبی. مەرحەبا مامۆستا، تەندروستی و باشی؟ سڵاو ڕێزمان بۆتەیە سەرچاوەکانم. سپاسە دەکەین. ئەم جاریان لە نووسین و کاری ڕۆژنامە نووسی و دنیای معریفە و ڕۆشنبیریەوە بەرەو سیاست. ئەو دنیایەکە خەڵک بەکەلچی نایە پێویستی پێی نییە. خەڵکی ئەم وڵاتە؟ بەڵێتەوە من تەسەوەرەکەم خەڵکی ئەم وڵاتە پێویستیان بە خەڵکی وەکو جەنابتان هەیە لە هەموو حیزبەکان. دیارە دواتر لەسەر ئەو قسەیەت فعلەن من پرسیارێکم نووسیوە، دواتر حەزەکەم بێکەوە مناقەشەی بکەین، بەڵام بۆ ئەوەی کە هەرچەنە لە مەجای ڕۆژنامە نووسی و ئەوانە لە لای ئێمەی میدیاکار بۆ خۆتەزانی دەمێکە ناسراوی، بەڵام بۆ بینەرانی بەڕێزیش زیاتر ئاشنای جەنابەت ببن، فەرمو با سیڤی جەنابەت ببینن. بەخێر بەی سەرچاوەکانم سیڤیەکەت پێشکەشەکەین. بەڵێ فەرموو. غازی حەسەن لەدایکبووی ساڵی 1965 لە شاری هەولێر، نووسەر و ڕۆژنامە نووسێکی کووردە، کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە لە شاری هەولێر بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. غازی حەسەن ماوەی 4 ساڵ لە بەغدا خوێندوێتی، کۆلێژی ئاداب بەشی کوردی تەواو کردووە، بەڵام بە هۆکاری سیاسیەوە تاوەکو 2003 بڕوانامەی پێنەدراوە. غازی حەسەن لە زانکۆی سۆران ماستەری لەبارەی شیکردنەوەی گوتاری سیاسی لە هەرێمی کوردستان بەدەست هێناوە. لە ماستەرنامەکەیدا چوارچێوەیەکی نوێ بۆ چۆنیەتی پێشکەشکردنی گوتاری سیاسی و چۆنیەتی شیکردنەوەی گوتار لە ڕووی زمانەوانیەوە داڕشتووە. بنەمایەکی بۆ گوتاری سیاسی لە ئاستی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن داڕشتووە. ئەو کاندیدەی پارتی لە هەولێر ئامانج و کارکردنی خۆی ئەگەر بۆ پەرلەمانتار ڕوون دەکاتەوە. کوردستانی بوون، کوردستان دەبی لە سەروی هەموو شتێکەوە بێت. ئەوە یەکێکە لە دروشمەکانی من، کوردستان لە سەروی هەموو شتێکەوەیە. دوو من کار دەکەم لە چوارچەوەی بەرنامە گشتەکەی پارتی دیموکراتی کوردستان کە داکۆچی لە بەرژەوەندە گشتەکانی خەڵکی کوردستان، هەرێمی کوردستان، کورد پێکاتە جیاجیەکانی هەرێمی کوردستان بە هەموو ئاین و نەتەوە ئاینزاکانەوە دەکات. ینی نوێنەری کورد نابن بەتەن نوێنەری هەموو پێکاتەکان، کە ئەمەش ڕنگدانەوەیەکی زۆر ڕوون و ئاشکرای لە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان هەیە. غازی حەسەن خەوەنی 7 کتێبی چاپکراوە و هەفتانە لە ڕۆژنامە و گۆڤارەکان لە نووسین بەردەوامە. جیا لەوانە زیندانی سیاسی بووە لە پێش ڕاپەرینی 1991 و لەگەڵ ڕاپەرینی 11 ئاداری 1991 لەگەڵ پۆلێک زیندانی سیاسی دیکە ئازاد کراون. غازی حەسەن دەڵێت بە هیچ شێوەیەک ئومێدی ژیانیان نەبووە، بە تایبەت کە پێش ڕاپەڕین دەژیر کراون و بۆیە ئەو لە زیادە دەژێت. من وەکو ڕۆژنامە نووس و نووسەرێک کە ماوەیەکی زۆر لە بواری مافی مرۆڤ لە باری داکۆچکردن لە تاوانی جینۆساید کارم کردووە، بەتایبەتی لە سەرەتای ڕاپەڕینم نیشێک بوومە لە دامەزرێنەرانی بزوتنەوەی جینۆساید و بە ناسانی تاوانی جینۆساید بە شێوەیەکی فەرمی کارم کردووە. کار دەکەم لە بواری مافی مرۆڤ، قوڵکردنەوەی چەمکی مەدەنی مافەکانی مرۆڤ. ئەو کاندیدەی پارتی کە نووسەر و ڕۆژنامەوانێکی ناسراوە دەڵێ لە بەغدا لە پێناو قوڵکردنی چەمچی لێک تێگەیشتن و پەرەپێدانی بنەماکانی دیالۆگ و تێگەیشتن لە نێوان تاک و گروپەکان و هەرێمی کوردستان و بەغدا کار دەکات بۆ ئەوەی چارەسەری کێشەکان لە ڕێگەی ئاشتیانە و دوور لە تونند و تیژی بکرێت.
بەڵێ مامەسا بەخێر بێەوە زۆر سپاس. ئێستا سەرچاوانم دیارە بە خێراتنیەوەی بەڕێز و خۆشەویستی شەکەم سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامەکەدا دیارە بینەرانی بەڕێز هەر بۆ زیاتر دەوڵەمەندکردنی مەساری گفتوگۆکەمان خۆتان نەزان بڕگەیەکی تریشم هەیە لەگەڵ دەنگدەرانی چەند لایەنێکی جیاواز با گوێ لەوەش بگرین و لەگەڵ مامۆستا دەستەکەم بە گفتوگۆکەم فەرمونون. یاخوا بەخێر بن سەر چاوەکانم کاک بڕوا کاک کامەران کاک هەنگاو کاک بڕوا لە جەنابتەوە دەستپێکەم لەبەری کاندیدەکە هینی ئێوەیە ئەم جارە پێشبینیتان چییە بۆ دەنگەکانی پارتی لە هەولێر و خاڵی بەهێزتان چییە چاوەڕوانیەکانتان لە خەڵک چییە بەرەو چۆ ئەڕۆن؟ پارتی دموکراتی کوردستان جەماوەرێکی تۆکمەی هەیە لە ڕووی ڕێخستنیشەوە ڕێخستنێکی تۆکمەی هەیە و خاوەنی قیادەیەکی بەهێزە بە سەرکردایەتی جەنابی سەرۆک بارزانانی بۆیە ئێمە وەکو سیر دەکەین کە ڕۆژانە دەبینین لە کاتی پرۆپاگەندەی هەڵبژاردنەکان لەو کاتیەوە تا ئێستا وەکو دەڵێ خەڵک بە حەماسەوە پێشوازی لە لیستی ئەو ئاماژانە چییە کە پێتان وایە مەسەلەن خەڵک بە حەماسەوە چاوەڕوانی لیستەکەی ئێوە؟ بەڵێ تەبان پارتی دیموکراتی کوردستان بە کردار زۆر شتی سەلماندووە لە ماوەی تەمەنی خۆیدا لە ساڵی 46 تا ئێستا ئەگەر وەکو دەڵێ بە کورتی باز لە تاریخی پارتی بکەین باشە لە 46 تا ئێستا پارتی بەردەوام دەنگەکانی داوێتێ کەسی بەردەوام مەسەلەن ئەگەر حسابی بکەی لە حیزبی یەکەمەوە یعنی ئێستا ڕاستە مەسەلەن بە کورسیەر حیزبی یەکەمە بەڵام بەردەوام بەرەو کزیەچێ ئێستا کە منافەسە و تەحەزوب زیاتر بووە ئەم جارە بچووکتر نابێتەوە؟ نەخێر زانی کاکە ڕەنج ئەگەر سیر بکەین وەکو ڕێژەی دەنگ پارتی لە هەموو هەڵبژاردنێک بۆ هەڵبژاردنێشتر ڕێژەی دەنگی زیادی کردووە بەڵام هەندێک ڕێسا و یاسای نوێ هەیە لە کۆمیسیۆن وای کردووە کە کورسیەکان کەم بێ بەڵام وەکو دەنگ وەکو ڕێژەی دەنگ لە هەموو هەڵبژاردنەکان بە پێی داتاکانی خۆمان ئێمە بە تاکید ئەمجارە پارتی دیموکراتی کوردستان بەهێزترین لیستە لەسەر ئاستی کوردستانەوەی گۆڕان دەنگەکانتان نابن لێرە خێرزانی پارتی دیموکراتی کوردستان ئەم کێشەیە نیە دەنجی پارتی سابتە بۆ هیچ لایەنێکی سیاسی ناڕوە ینی بزوتنەوەی گۆڕانە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەڕایتەوە وەکو دەنگدەرێکی پارتی کەواتە گۆڕان تموحی لە دەنگی ئێوەیە نیە؟ بە خودایی من پێم وایە لەم هەڵبژاردنە وەکو واقعی ئەوەی کە زۆر زەرەر دەکە لەم هەڵبژاردنە برادرانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانن کە هەندێک لایەنی تر دروست بوون پێم وایە زیاتر چاویان بڕۆتە دەنجی ئەم دوولایەنە زۆر باش هەنگاو هاشم تەوان لەگەر لە تەنیش جەنابتەوە دانیشتووە کاک هەنگاو فعلەن ئێوە یەکەم چاوتان لە دەنگدەرانی پارتی نیە دووەم کۆکی لەگەڵی کە ئەوەی کە زەرمەند دەبێت لەم هەڵبژاردنەی ئەم جارەیە حیزبەکەی جەنابتانە بێت بە پێچوانەوە من بیدایەتەن پێم وایە پارتی دیموکراتی کوردستان دەنگەکانی بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەکات بۆ پێی کە پارتی لە ماوەی 27 ساڵی حکومڕانی بەدەستەوە بۆ لەم چەند ساڵی ڕابردوودا با بڵێن بکەری کارای ئەو قەیرانانەیە کە لە هەرێمی کوردستان ڕویان داوە سەرباری هەمووشیان بڕێنی موچە و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دوای 27 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان دووچاری کۆمەڵک قەیران و نەهامەتی کرد بە ناوی جیاجیاوە ئەمە وەی ڕای ئەوەی کە بە ناوی ئابووری سربەخۆت نەوتیان فرۆشت و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان دووچاری ئەو قەیرانە گەورە کرد لە ڕابردوودا بە ڕەمزی سەرکەوتنیان دەزانی جگەل ئەوەی سیستەمێکی حکومڕانی تەندروستیان نەتوانیوە پێک بێنن لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوودا بۆیە پێم وایە پارتی دیموکراتی بەڵام هەز ناکەی مەسەلەن سەیری تەکوینی حیزبەکەی خۆت بکە یعنی لەو شوێنە قسەکانی کاک بڕوا ڕاستیەکی تێدا نیە کاڵ لە جەماوەری پارتی سابتە مەسەلەن لەوانەیە
یەک بەسەش نەبێ مەسەلەن لەوانەیە 100 کەس لە حیزبەکانی تر هاتبێتە ناو ئێوە یەک پارتی نەهاتبێ ئەمە ئاماژەیەک نییە بۆ دروستی تەحلیلەکەی بەس لەو پۆینتە کاگرن زەگەر بێت و ئێمە سەیری داتاکان بکەین پارتی دیموکراتی کوردستان هەمیشە ناوی ئەندامانی ژمارە ئەندامانی زیاتر بۆ لە دەنگدەرانی بۆیە پێویستە پارتی لەمە و پاش ئەو باش لە بەرچاو بگرێت شەرنی ئەوەی ئەندامی و دەنج پێبدا بەڵام بە کۆمەڵێک هۆکاری جیاجیاوە ناوەکانیان نووسیەوە وەکو ئەندامی حەزبەکەیان بۆیە من دەمێ ئاماژە بۆ بکەم کە بزوتنەوەی گۆڕان نەخیانەتی نیشتیمانی کردووە نەموچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بڕیوە نەدەستی تێکەڵاو کردووە لەگەڵ وڵاتانی دراوسێ و دەوروبەردا وڵی کاگڕانس طبعا بەنسبەت دەڵی دەنگدەرانی پارتی ینی ئەڵێنانی خەڵکی بڕیوە نەخیانەتی نیشتیمانی کردووە بەڵێ تەبان بزوتنەوەی گۆڕان ئێستا بە کاک هەنگاویشەوە کە پێشتر کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە یعنی هیچیان بەدەرنینە لە وەزعیکە کەم کوڕانێکە لە هەرێمی کوردستان هەیە ئێوە ئەوەی خیانەتی نیشتیمانی ئێوە بە خاڵی بێزی خۆتان نێزانن ئێمە کاکە ڕەنس ئەوەی کە وەکو پارتی دیموکراتی کوردستان شانازی پێوە دەکات ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان هەموو کار دەکات بۆی شکۆی کورد هەکات هەموو کات بە بەرزی مینێتەوە وەشکۆ مەگەر گۆڕان شتێکی کردووە لێدان بێ لە شکۆی کورد بەڵێ بە تاکید بۆچی خیانەتی نیشتیمانی کردووە شەقی لە مامۆستا هەڵداوە لە خۆشاندانەکان سەرۆکی لیستی گۆڕان سروەخان لە بەغدا کە سەرۆکی لیستی گۆڕان بوو ئێستا کاندیدی لیستێکی عەرەبیە و ئەو قسانەی ئێستا ئەو بە کورد دەڵێ قسانەی ئێستا ئەو بە کورد دەڵێ ئەو بە کورد دەڵێ قەنەعەت کە عەرەبێکی شۆڤینی بە کوردی ناڵێ ئەوەی کە وشار عەبدوڵڵا بە معلوماتت نییە لە ئەوەی کە وشار عەبدوڵڵا بە کۆمان لە ێنانی ناو هیچ کەسێکی گۆڕان کاندید نییە یەک دقیقە گوێیەک مەسەڵەن قسەکانی تۆ مەسەڵەن دوو تەوجیه بەزێکشتمان بوو بەنسبەت ئەندامان طبعا ئێمە من بەخۆم لە ڕێکخستنەکانی پارتی کارم کردووە لە زۆر شوێن هەیە عدەدی ئەندامانی ئێمە 2000 بووە بەڵام لەو شوێنە 8000 لە سلێمانی موچە خۆرتان زیاتر بۆ لە ئەو ئەسلی نییە کاکە داتایەکەم پێ زانی کاکە قسەکردن ئاسانە تۆتان قسە بکەن بەڵام من حەزم لێ بە بەڵگە قسە بکەم ئەنگاو دەرفەتێکی کامەرانیش بین کامەران ئەڵێ مەسەلەن ئەوەی کە لە مەڵبژاردنە زەرمەند دەبێت کەتی نیشتیمانی کوردستانە یەکەتی نیشتیمانی کوردستان بە پێی سپۆت و بە پێی چاوەڕوانیەکانتان چاوەڕێی زیادبوونی دەنگەکەن ئێستا تۆ پێت وایە ئێوە فعلەن ئەوەی کە گورزی بەرەکەوە یەکێتیە بێت نەخێر ینی ڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا چەند حیزبی لێ جیابیتەوە لە هەناوی یەکێتی جیابیتەوە ئەوە بستنەوەی گۆڕانە ئەوە جەنابی دکتۆر بەرهەمە بەڵام یەکێتیش کادیر و ئەندام و لایەنگیری خۆ هەیە بە نمونە ببینە لە عەمەلی هەڵبژاردنی کە ئێستا دەکرێتن ئەو هەموو کادیر و ئەندام و لایەنگرانی یەکێتی هەیە بە قەنەعەتی من دەنجی یەکێتی بەو شێوەیە کەم ناکە ینی کەمیشکە بە ڕێژەیەکی زۆر ئەو حیزبانی کە دروست بوون مەسەلەن بۆ نمونە نەوەی نوێ زۆر زووە قساکە کە نەوەی نوێ تەرکیزی لەسەر دەنگەکانی گۆڕانە لە بەرەی کە گەنجی ڕادیکال لە ناو گۆڕانە زۆرترە و بڵین هاوپەیمانی تەرکیزی لەسەر بردننی دەنگەکانی ئێوەیە تۆ چیڵی نەوەی نوێ مناڵێ دەنجی یەکێتی ناباتن بەڵام بگرە دەنجی گۆڕان و زۆربەی ئەحزابەکانی پارتیش لەوانەیە بباتن بەڵام لێرێک مداخەلە کاگرنجیان لەسەرنەوەی نوێ ئێمە پێمان وایە ڕکابەری ئێمە پارتی و یەکێتیە نەوەکو هیچ لایەنێکی دیکە کە بە جۆرێک لە جۆرەکان شاگردایەتی و دوو هێزە دەکەن نەوەی نوێ بە مەترسی دانانێن بۆ سەر دەنگدەری یەکێتی بە مەترسیە زانی بۆ سەرکە ئەویش دەنجی خۆی دەبات لە هەموو لایەنەکان دەبا بەڵام لەوانەیە ڕێژەکەی دیابی لەگەڵ ئەوەی کە فعلەن پارتی بەپێی مەسەلەن تەرکیبەی حیزبی خۆی بەردەوام دەنگدەرانی محافظکارن و حیزبەکەی خۆیانە پارێزن لە هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردنەکانی ڕابردوو کاگران لەوانەیە بۆ پارتی دیموکراتیان تا ڕادەی وایە بەڵام لەو چەند ساڵی ڕابردوو چەندەها ڕووداوی سیاسی و ئەو وەزعی قەیرانی دارایی و ئەگە دەرفەتم دەیت تەبان پارتی ئەوەی ئەم جارە بە حەماسەوە خۆیان ئامادە کردو بۆ هەڵبژاردنەکان قەنەعەت کە لە هەڵبژاردنەکانی تری جوانە بوو
کە من لە نزیکەوە سەیری ئاپۆرای جەماوەری پارتی بەڵام کاک بڕوا خەڵکەی زۆر ناڕازی هەیە ئەو خەڵ بردووە بۆ ئاهەنگەکان ڕاستیە ئەو ڕاستیە لە گۆڕان حەزم لێ ینی واز لە تۆمەت بینە شتی واقعی ساتی تەڵەبەکان بەنسبەت ئەو مەشاکلانی کە بەو دوایە ڕوویدا هەواڵەیەکێتی ژەگە دەرفەتم ئەگە دەرفەتم دێ ئەو هەواڵەیەکێتیش باسی کرد ئەو کێشانەی کە ڕوویدا بە تایبەتی مۆزوعی ڕیفراندۆم طبعاً ڕیفراندۆم حقێکی شەرعی هەموو میلەتێکە ملەتی کوردیش کردی بە شانازیەوە کە 93 خەڵکی کوردستان دەنجی پێ بدە هەر کەسێکیش پەشیمان بیتۆ لە ڕیفراندۆم طبعاً ئەوانە ئەو کەسانن کە تعبیر لە 170ەکەی خەڵکی کوردستان دەکەن ناتوان لە جات 93 خەڵکی کوردستان قسەی بکەن ڕیفراندۆم یەکسانە بە دەنگدەری پارتی دیموکراتی کوردستان بەسەوە نیە ڕیفراندۆم مڵکی هەموو کوردستان بخۆ مڵکی پارتینەوە بەتەنیا بەڵام ئەوەی کە خەلەل بوو ئەوەی کە کێشە گەورەکەی دروست کرد باشە پرسیارێ بۆ کاگەنگاو مەسەڵەن ئێوە خیانەتەی 16 ئۆکتۆبەر ئەگەر تۆ دەڵێ 16 ئۆکتۆبەر خیانەتیش لە پردێ و لە سەحێلان و لە محمودیە جاریش خەندەکەتەوە ئەی شنگال و مەغمور و هەتا گەیشتەوە شنگال کاکە ڕزبانە بۆ ئەگەرت و بۆی بە خیانەت ئەی شنگال بەچی دادنێ خیانەتی ئەی مەغمور بەچی دادنێ پارتی خیانەتی نەکرد لە شنگال باشە بەنسبەت باشە ئەوە لە کاندیدێکیشانم پرسی باشە یەکێتی نیشتیمانی کوردستان بە 5 پێشمەرگەوە داستانێکی مێژووی تۆمار کردووە کە حەقە بخوێنرێ لە مەکتەبەکانە ئێوە بۆ بەرگریتان نەکرد بەرگریمان کرد چەندەها شەیدمان داوە لەوەی لە شنگال بوو یارمەتیتان کاگەنگاوەز ناکەی بزوتنەوەی گۆڕان مەسەلەن لەوە زیاتر مەسەلەن جەخت لە کەمکردنەوەی هەیبەتی ڕیفراندۆم بکە لە بری ئەوەی کە بێ بە بانگەشە بۆتان بە زیان بۆتان نشکێتەوە نەخێر ئێمە پێمان وایە ڕیفراندۆم کاتەکەی هەڵە بوو و ئەو ئەنجومەنەی کە پێک هات بۆ ڕیفراندۆم پارتی و ئاوازەکانی بوون وێ ڕای ئەوەی کە پێش ڕیفراندۆم تەلەرسن نامەیەکی نار بۆ سەرکردایەتی بەڵام چ زەمانێکی تێداوە ڕیفراندۆم لەو شانازیانەیە کە دەبێ هەموو میلەتی کورد شانازی پێ بەڵام خەڵکانێکی وەکو بزوداری گۆڕان و خەڵکێکی تر ڕۆژانە دەیانەوێت لە بەغدا ئەگەر ئیجازەم بدەین بۆ مەسەلەی ڕیفراندۆم ئەوە کاوەی ئەندام پەرلەمانی ئێوە لە بەغدا دەڵێ بەخۆم بە عەبادین گوتیە بجێ مەنێرە لە هەرێمی کوردستان لە بەرنامەکەی کاکەڕەنج لە بەرنامەکەی پێشنیاری لۆ کرد ئەوەی کە بودجەی کوردستانی پیادەی ئێوە بوون کە بەڕێزیێکی پیادەی ئێوە بوون کاک بڕوا کاگەنگاو بەخێر بن سەر چاوەکانم سپاس گفتوگۆکەتان دەوڵەمەند کرد هەر یەکەو بۆ لۆجیکی خۆتان بەرگری لە حیزبەکەی خۆتانەکەن ئەوەش هەم پرۆسەیەکی دیموکراسی هەم حاڵەتێکی یاساییە و بە لە نەتیجە بینەران دادوەر بن لۆجیک و ڕاستی و حقیقت لە لای کامتانە با بچینە ستۆدیۆ بۆ لای ئەم کاندیدا بەڕێزە بزانین ئەم چی لە ئەجندا و بەرنامەیدا بەخێر بن سپاس خۆشحاڵ بن ببینێت بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ کاک غازی حەسەن بەخێر بێ سەرچاوەکانم ڕاو لەسەرەوە گفتوگۆیە چی بوو؟ گفتوگویەکی گەرم بەڕاستی کاندیدەکان دەبی لەوە بگەن کە قسە بۆ چێ دەکەن ئەم گفتوگوۆیە بۆ خۆیانە یان بۆ ئەو کەسانەی کە بەرامبەریانە ئەو گوتاری خۆیان ناڕاستە دەکەن بۆ جۆگرەکانیانیان بۆ یەکتری ئەگەر بۆ یەکتریە بۆ کار و کاردانەوە لە بینی دوو کاندیدا باشترە بخۆیان لە گۆشەیەکی داخرا و لە زاویەکی تاریک بیکەن ئەگەر بۆ خەڵکیشیانە زۆر باشە ئاگاداری بەکارهێنانی وشە و زاراوە و دەستەواژەکان بن چکە بەرپرسیارەتیشی گەورە هەیە لەسەر قسەی کاندێت ناکرێ بە ئارەزووی خۆی لێدوان بداتن کاندێت ناتوانێت بە ئارەزووی خۆی هەرچی هاتە سەر چ پێوانەیە
پێوانەی زانی ئێمە تا ئێستا زۆر لە سەرەتاین ئەو ڕکابەرە باشە پێشەوەی بچمەناو گفتوگۆکەمەوە لەبەری تۆ هاوپیشەمیت و هاوکات نووسەریشیت حەزم لێ دیارە من لەگەڵ خەڵکی وەکو ئێوە گفتوگۆ بکەم لە هەموو لایەنە سیاسیەکان بە حکمی ئەزمموی ژیانت لە ئەمریکا ڕۆژگارێ دوا بە دوای کاری سیاسی و متابعکردنی CNN و سکای نیوز و فۆکس نیوز و شتانە حەز دەکەم بە سەراحەت فۆرماتی ئەم بەرنمەیە کە ینی مای گفتوگۆیەکی زۆرە لە ناو کۆمەلگایە ڕات چییە لەسەری من پێم خۆشەوە بڵێم بەرنمەکانی ئێوە بەرنمەی جددین بەڕێم کاندێدی ئێمە پرۆگرامی سیاسی جددینین تۆ ئێمە ئەو پرۆسی هەڵبژاردنمانێونێ پرۆسەیەکی زۆر فکری سیاسی قوڵ لە ئەمریکاشتی زۆر قرس لە کاندیدان دەپرسن فلتەرێشنکردن بڵێ کاندێت کە دەگاتە ئاسی ئەوەی کاندێت بی دەبی کۆمەڵێک پرەنسیبی کاندێت بوونی هەبی کۆمەڵێک پرەنسیبی هەبی کۆمەڵێک سیفات و بنەما هەبێ بۆ ئەوەی بگاتە ئاستی کاندێتکردنی بۆ چکە کە بووە کاندێت ئەگەر متمانەی خەرچی بەدەستێنا دەبێت وەڵامی داواکاریەکانی خەڵک بداتەوە لای ئێمە پێچەوانەوە تۆ خۆت حاضر کردووە ڕاستگۆبی لەگەڵ خەڵکو لە ناو کەوانەیەکە درۆنەکەی لەگەڵ خەڵک سبەی وڵا کاکە ڕەند بە سەراحەت پێت بڵێم درۆنەکردن زۆر قورسە لە وڵاتە درۆنەکردن ینی لەم وڵاتەی ئێمە لە ڕۆژهەڵاتی مەبدەئی خۆت من وەکو غازی ئاماد لە هەموو دیدارەکانم لەگە خەڵکی کوردستان لەگەر ئەو گروپانێکە لەگەریان دادەنیشم لەو ماڕانەی سەردانیان دەکەم لە کۆڕ و کۆبوونەوەکانم شتێکم بە خەڵک گوتووە گوتم ئەگەر دەنگم نەدێ ئامادەم بەردەوام بم لەسەر ئیشکردنم تووڕە نەبم 6 مانگ نەچمەوە ماڕی خۆم لەسەر چاو بکەوم ڕەخنە لێ بگرم کە دەنگم نەداوی مراقبەی دەنگت بکەم بزانم دەنگت بە چێداوە بە چێ نەداوە چکە من بۆ ئەوە کار دەکەم ئەگەر 50 کەس دەنجی بە مندا لە هەولێر بم ئیش بکەم یان لە بەغدا ئیش بکەم لە ئاسمان بم لە عرد بم من هەر غازیم زۆر باشە با دەستکەم بە گفتوگۆکانم و بە پرسیارەکەم ئێوە ڕۆژنامەوان و نووسەرن لەلایەن ڕژێمی بەعسەوە لەسەر کاری سیاسی گیراون ماوەیەک لە ئەمریکا ژیاون و زمانی ئینگلیزی و عەرەبی شەزانن بەڵام زۆر جاران کەسانی وەکو ئێوە ناگەنە پەرلەمان و لە لیستەکاندا کەسانێک کە عەشیرەتێکی گەورەیان لە پشتە سەر دەکەون پێت وایە خەڵکی وەکو تۆمگا ئەم جارە دەچنە پەرلەمان هەمیشە ڕۆشنبیران لە هەموو دنیا توانیویانە کۆمەلگا بگۆڕن توانیوانە بەرنامەی گۆڕانکاری لە کۆمەلگا دروست بکەن مامۆستایان کە یەکێکن لەو ڕۆشنبیرانە مامۆستایانی زانکۆ دکتۆر ئەمانە ژیانی کۆمەلگا بەرنامەی ژیانی کۆمەلگا گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان لەسەر بیر و هزری ئەوان دادەمەزرێ بەڵام ئەوان خۆیان دوایین کەسن لە کۆمەلگا کە خەڵک هەستیان پێ دەکا ڕێزیان دەگرێ یان بەقەدەر ماندیبوون و کاریگەریەکانیان پێیان دەزانێت بۆیە زۆر زەحمەتە من وەکو نووسەر و ڕۆژنامە نووس بە تەنیا بتوانم بەقەدەر ژمارەی لاپەڕێ و کتێبانەی نووسیوتە دەنگت بەنێ چاوەڕێی چەند دەنگەکەیت بە پێی ئەو کتێبانەی و ئەو نووسینان و ئەو بابەتانەی کە نووسیمە ئەو کەسانەی خوێندێتن دەبین بای دوو کاندێت دەنگ بێنم ئەگەر بە نووسین بێ ئەگەر بە قسەکردن بێ لە دەستگاکانی ڕاگەاندن ئەگەر کارکردن بێ لەسەر شاشەی تەلەڤیزۆن لەو شوێنانەی کە دراسای لێ دەکەی بەڵام خۆت دەزانیانی ئێمە لەگەر عاتیفە معاملە دەکەین لە کۆمەلگای ئێمە لەگەر عەقڵ معاملە ناکەین تا ئێستاش کۆمەلگای ئێمە بەدەست عاتیفەوە کوژراوە عاتیفە لە هەموو ئاسەکان ینی پەیوەندی نییە بە تەنیا بە دەنگدانەوە عەقڵ تا ئێستا لای ئێمە لە سندوقێکی نەگزێڕین بەڕاستی بەداخەوە دەرم عەقڵ تا ئێستا لە ناو تەنەکەیەکی زۆر ڕزیودا بەند کراوە کەسانی عاقل لە دواوەی کۆمەلگا دێن ئەمەمانە ئەوە نییە من بەڵام پێ دوانە کۆمەلگا گۆڕاوە و کۆمەلگا ئێستا کاندید و باگراوندی کاندید و نیەتی کاندی دەخوێنێتەوە بەڵام بەڵێ دواترەکرێ وەڵامم بیتەوە بۆی فریای پرسیارەکانی خۆم بکەوە من لە هەموو میوانەکانم پرسیاری دەستوریەکەم تۆش ئەچی شەڕی دەستورەکەی لە عێراقدا لە دەستوری عێراقدا
چۆن باسی هاوشانی زمانی کوردی کراوە لەگەڵ زمانی عەرەبیدا و ئایا ئەوەی لە دەستوری عێراقا هاتووە سەبارەت بە زمانی کوردی جێبەجێ کراوە؟ لە مادەی چواری دەستوری عراقیدا باسی زمان کراوە زمانی عەرەبی و کوردی مادەکە زۆر ڕاستە بەڵێ ینی دەرچوم لە ئیمتیحانەکەی تۆ کاک وەڵڵا کاکە زۆر مهمەوە من بنەرانی بەڕێزیش طبعاً من بەڕاستی بەش بە حاڵی خۆم یعنی حەدی ئەوەم نییە هیچ کەسێک لە ژیانە ئیمتیحان بکەم لەبەری من خۆم بەردەوامی یەکێکەکانم ئەوەیە کە بەردەوام تەلەبە باشە فەرمووم لە مادەی چواری دەستوری عراقی باسی زمان دەکات زمانی عەرەبی و کوردی یەکسانن لە بەکارهێنان لە ڕاگەاندن لە پەروەردە لە گفتوگۆ هەتە لە پەرلەمانی عراقیش لە ئەنجومەن بە دەقیقی نووسراوە لە ئەنجومەنیش دەتواندرێ زمان لە خیتابە زمانی بەڵام لە وردەکاریەکانە بەکار نەهاتووە جامە دوو بەڕاستی ئیشەکەی بۆ ئەم مەجاالە ئەبێ لە ئەنجومەنی وەزیران بەکاربێت ئەبێ لە زمانە فەرمیەکانە بەکاربێت ئەبێ لە گفتوگۆی پەرلەماندا بەکاربێت ئەبێ لەسەر پارە وەکو یەک هاوشانی هەبێ جەواد لە هەموو شوێنێک بەکاربێت باشە ئیش ئەکەی بۆ ئەم بوارە سبەینە بە دنیای من خۆم خەریجی بەشی کوردیم لە مازدێرەکەم لە زمانە توێژینەوەکانم لەم بارە هەیە من پەیوەندی بەردەوامم لەگەر بەشی کوردی و مامۆستایانی زمانی کوردیە باسی ئەو معاناتە دەکەین کاگڕند زۆر سپاس بەس دوای ناوبڕەکە حەزەکەی دووشت ببوورە ڕاددەگرم بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێمەوە لای بەڕێز مامۆستا غازی حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پایتەختی کوردستان واتە لە هەولێر. بەڵە بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ بەردەوام لەگەڵتان بۆ گفتوگۆکردن لەگەڵ مامۆستا غازی حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بزانین سەبارەت بە پرسیاری دووەمی دەستوریمەیە مامۆستایە لە دەستوری عێراقیدا چۆن باسی ئازادی ڕۆژنامەوانی کراوە و ئەگەر بشزانی مادەکە لە مادەی ژمارە چەندی دەستوردا مادەکە بە ژمارەکە لە بیرم نییە بەڵام دەزانم لە مادەکانی سی بەدواوە تا 46 تایبەتە بە ئازادیەکان ئازادی ڕادربڕین ئازادی ئاین ئازادی مەرسە بەڵام بزەبت ئەو ژمارە بەڵام لە دوای مادەسیەوەیە ئەم بەڕێ بە تاکی لە دوای نزیک دەمادەیەک دانراوە بۆ ئازادیەکان ڕێک مادەی 38 بەڵێ مامۆستا با بچینە سەر گفتوگۆکەمان دیارە ئێوە لە دوای ڕاپەڕین لە حزبی زەحمەتکێشان بوون ئینجا بزوتنەوەی میلیتان دامەزران بە ناخێری گیانمان دوای ئەوەش پارتی یەک بوون بەڵێ چۆن بوونە پارتی و بربژێری پارتی یعنی بۆ دواوێزگەتان پارتی بوو ژیانی سیاسی لە کۆمەلگای کوردی غەیری پارتی تەبی لە بواری حیزبایەتی جێگیر نییە بەدای پێ لایەنە سیاسیە یان حیزبە بچووکان با بۆ مستەڵەحە بدەین وەلە فکر بچووکی و گەورەی تێدا نییە ئایدۆلۆجیا بە ژمارە و بە قەوارە نییە بەڵام دەرچوو ژیان تەسکیەی حیزبی بچووک یان ئیشکردنی سیاسی لە ئیتاری بچووکی نەکرد من کە بوومە پارتی لە ڕیزی پارتی ئیش دەکەم وەکو ڕۆژنامە نووسێک کارم کردووە بەڕاستی وەکو حیزب تا ئێستاش ئەگەر یەکێک پێم بڵێت تۆ ئەندامی پارتی ڕەنگە بڵێم نەخێر بەس من ڕاگەیاندکارم لە دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیانی پارتی وەکو ڕۆژنامە نووسێک کارم کردووە ئەم ئێستاشی پێوە بێخۆت بە کەسێکی سربەخۆ دەزانی لە ناو پارتی وەڵڵاهی مشکلەی پارتی یان بریم خۆشی پارتی وایە تۆ دەکرێت ئەندامی حیزبەکەش نەبی و هەموو شتێکیش بی ناو حیزبەکە هەموو دەسەڵاتێک بێت یەکێک لەو تەجروبانە من وەکو غازی حەسەن ئەندامی پارتی نیم وەکو ئەندام بەڵام بەڕاستی بە زۆر لە دەستگای ڕاگەیانی و ڕۆشنبیری مەسەلەن سەرنووسەری هەفتەنامەی کوردیش گلۆپی ئینگلیزی بوویمە
مؤسیس و بەڕێوەبەری KDP ئینفۆ کە ماڵپەڕی فەرمی پارتی زمانحاڵی پارتی دیموکراتی کوردستان بووە لە ڕۆژنامەی هەولێر و خەبات بەردەوام دەنووسم شڕۆڤەکاری سیاسی کوردستان TV مە کە تۆ دەزانی کوردستان TV کەناڵێکی ملزەمی مرکزیە ئەم ناونیشانە لەگەر ئەوەش من ڕەنگە لە ئەندامێکی حزب باشتر تعبیرم بەپێی ینی بەس هەز ناکەی بە پێی هەموو پۆستە بێ لە ناو پارتیا هەتا پارتیەکانی تر لەوە ناچێ پارتی بن جا ئەوەی خۆشە پارتی وەکو حیزبێکی کراوە پارتی وەکو حیزبێکی میلی بەڕاستی زۆر خەرک لە خۆ دەگرن ئەفکاری جیاجاش لە خۆ دەگرن کاتێکە ئەو قۆناغەی ژیانی سیاسی تۆم خوێنەوە کاتێکە وتم لە حیزبی زەحمەتکێشان بووی دوای ئەوە بزوتنەوەی میلیتان دامەزران دوای ئەوەش پارتی یەکبوون لە کاتی کە وتم بزوتنەوەی میلیتان دامەزران وتت بە ناخێری گیانمان بەڕاستی تەجروبەیەکی سیاسی زۆر فاشیلە تەجروبەیەکی سیاسی زۆر فاشیل بوو بزوتنەوەی ملی ئێمە چوو بووین بزوتنەوەیەک دروستکەین بۆ داکۆچکردن لە مافی مرۆڤ بەڵام بەڕاستی ئەو برادرەیە کە بە براگەورەمان زانی لە ناکاوێک کردی حیزب ینی ئێمە توش بووین باشە لەو قۆناغانەی تری ژیانت لە بزوتنەوەی میلی لە پارتی یەکبوون لە زەحمەت کێشان لە هیچیان پەشیمان نیمە غەیری بزوتنەوەی میلی نەبێت کامیان بەڕای تۆ بۆ دوای وەزگەت پارتیە پێ وایە لە ناو پارتی زیاتر دەتوانی خەونەکانت تەحقیق بکەیت پێم وایە لە ناو پارتی لە ڕووی سیاسیەوە دەتوانی ئیستقراری سیاسی بکەیت ڕوئیا و دنیابینیەکی زۆر فراوانترت بۆ ئیشکردن هەیە لە ناو پارتی دەتوانی لە ڕووی نەتەوەیەوە وەکو پارتی لە ڕۆکانی تر لە ڕووی ئازادی لە ڕووی من ئەوەی پێت دەڵێم من حیزبی نیم بەڵام دەسەڵات و ئیشکردن و توانام لە ناو پارتی کە لە زەحمەت کێشان بووم هەندی پارتی ئازادیم نەبوو لە ناو حیزبی گچکە کۆیلەبوون زۆر بەقووە باشە ئەی سەبارەت بەوەی کە مەسەڵەن ئەو جۆکەی کە دەوترێت کاتە دێتە سەر ڕەخنەگرتن لە پارتی دیموکراتی کوردستان پارتی شێت و شت نازانێ پارتی ئەوانە نازانێت تۆ چ دەڵێ؟ من پێم وایە پارتی لەبەرەوەی حیزبێکی جددیە پارتی لەبەرەوەی حیزبێکە مەبدەئێک و بەرنامجێکی جددی هەیە سوعبەتیش نازانی هەندێک جار کە بگاتە حەدی جددی بوون خەتەرەیتر کە گەیشتە حەدی جددی بوون مەسائلە استراتیژیەکان ئەو مەسائلانەی کە مەساری ژیانی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری لە کۆمەلگا دەگۆڕێ پارتی حەد و حدودی دیاریکراوی خۆی هەیە خەرچێک پێی وایە ئەم حەد و حدودە بە تونند و تیژی بەکاردێ نەخێر پارتی دەسەڵات و هەیمنەی حیزبی کە هەیمنەیەکی ڕەواشە لە ململانەی سیاسی ئاساییشە بەکاری بینی بۆ بەڵام حیزبەکەی تۆ لە هەندێک مەجاڵا شایانی ڕەخنەنیە هیچ حیزبێک لە دنیا بەدەرنیە لە ڕخنە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکە لە دەسەڵاتە ئیش دەکاتن دەبێت ڕەخنەشی لێ بگیرێ هەڵەش دەکاتن دەبی بۆشی چاک بکرێتەوە هەموو شتێک لە ژیان قابلی هەڵە و دروستیە زۆر باشە بۆ خۆتەزانی ئێستا تۆ کاندیدی پارتی دیموکراتی کوردستانی لە هەولێر زۆر لیست هەن و لەو هەڵبژاردنەدا بەشداریەکەن چەند لیستێکی تازەش دروست بوون بەڵام ئێوە بۆچی یا مەسەڵەن بۆ نمونە ئەکرێ من بزانم بۆچی خەڵک پێویستە دەنگ بداتە ئێوە دەنگ نەداتە لیستەکانی تر تایبەتمەندی ئێوە چییە جیاوازی ئێوە چییە لەگەڵەوانی تر یەکەم ئێمە ڕەتفعل نین لەسەر حەدەسێک لەسەر ڕووداوێک یان ڕەتفعل بین لە سراعی ناو حیزبەکەی خۆمان یان لەسەر گروپێک یان لەسەر حەدەسێکی سیاسی بین پارتی تاریخێکی دوور و درێژی سابت و جێگر و بەردەوامی هەیە ئەمە یەک دوو من پێم وایە من کاندێدم لە بۆ معلوماتی جەنابەت وابزانم یەکەم پۆستەرم ئەوەیە کە ئێستا لەسەر ئەو کورسیە بە تەنیا دانراوە لە ناو هەولێر هیچ کەسێک تا ئێستا پۆستەری منی نەبینیوە پارتیشم و لە لیستی بۆ من قەنەعەتی خۆم وایە کۆمەڵێک هۆکار هەیە یەکەم هۆکار ئەوەیە ئایا خەڵکی کوردستان ئێستا ئێمە پارەیەکی زۆر لە بانگەشەی وێنە و کە دەبینی وێنەکانی شەمووی لێکراونەوە پارتی ڕسمی کاندێدی پارتی ڕسم لەسەر کاندێدی پارتی دەدا کاندێدی یەکێتی ڕسم لەسەری هەمومان دەدا جانەوەی نوێژ دێکە دەبێت لە هەمومان نوێتر و عاقلتر و کراوەتر و دیموکراتی تر بێ دێ ئەو لەسەر هەر هەمومان ڕسمی خۆی لەسەر هەر هەمومان دەدا یعنی مەسەلەکە چۆنە
من ڕەنگە قەنەعەتم وا بێ کاریگەریەکان لە دوایین ڕۆژن لە ڕۆژی یەکەم نییە یەکێتی ڕسم لەسەر کاندیدی هەمووتاندانێ یان پارتی پێنادا ڕسم لەسەر هەموو حیزبەکانی تردادنێ پێم وایە پارتی لە هەولێر خۆشی کاندیدەکانی پارتیش بەڕاستی بەداخەوە دەڵێم لە زۆر شوێن خۆیان کاندیدی پارتی ڕسم لەسەر کاندیدی پارتی دەدەمە دیاردەیەکی باش نییە ئێمە دەبی ڕێز لە هەموو کاندیدەکان بگرین بە جیاواز یعنی بێجگە لە ڕەشەبا حیزبەکانی یەکترە دڕێنن ڕەشەی سیاسی شەیە کاچ خۆم خۆ هەر ڕەشەبا نییە زۆر باشە خۆتەزانی کۆنگرێسی ئەمریکا دەستگایەکی یاسادانەر و چاودێریکاری بەهێزە بێگومان لە ئەمریکا ئاگاداری کاری کۆنگرێز بوون بە حکمەوەی کە لە دوای ئەو چەند وێزگە سیاسی ژیانت 15-16 ساڵێکیش لە ئەمریکا ژیاوی پێت وایە ئەگەر داوای بەراوردکاریشە لێ نەکەم لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە چۆن هەڵسەنگاندنەکەی بۆ کاری پەرلەمانتاری عێراق و کاریگەریەکانی وەچی یەکەن بۆ ئەوەی کە پەرلەمان لە ژیانی سیاسی عێراقدا فعلەن ببێ بە مای ڕەزامەندی خەڵک نەکتوڕێی پەرلەمانتار ببێ بە نوێنەر نەک کەسی بێزراو من پێم وایە ئەگەر بمانەوە کاندیدی چاکمان هەبێ حیزبەکانی شانازی بە نوێنەرایەتی خۆیان لە هەر پەرلەمانێ بکەن لە کوردستان بیان لە بەغدا پێویستە لە مەهزەلەی خۆکاندێتکردن و نوێنەرایەتی دەرباز بین بەڕاستی بەداخەوە تۆ ناکرێ نوێنەری حیزبێکی سیاسی بی شانازی بە حیزبەکە و بە لیستەکەی خۆن نەکەی بۆ نمونە ئینسان ئازادە لە لیست و لە بیر و باوەڕی خۆی لە ئینتیمای سیاسی لایەنش سیاسی دەربوو بەڵام زۆر خەتەرە تۆ لە ڕقی حیزبەکە دیان لە ڕقی حیزبێشتر بچی لە ئینتیمای گشتی نەتەوەکەت نیشتیمانەکەت دەربچی ئەمە زۆر ئەمە پێی دەرێن مەهزەلەی کاندیدی مەهزەلەی نوێنەرایەتی یعنی ئێمە دەزانین لە بەغدا کە کەسێک دەبیتە نوێنەری ویلایەتێک یان مقاتعەیەک لە ویلایەتێک بەڕاستی بە هەموو عمقیەوە لەگەر ئێش و ئازار و پێداویستەکانی ئەو خەڵکەیە کە نوێنەرایەتیان دەکات کە دەنجیان پێداوە ئیش دەکات لە ڕووی فکری لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری لە ڕێی نوێنەرەکەت کاریگەری لەسەر گۆڕانکاری تاکەکانی ئەو کۆمەلگایهێشتا پەرلەمانی عێراق ماوێتی ببێ بە پەرلەمان من دەدەم هەندێک جار پەرلەمانی عێراق ناوی لێ دەنێن شوێنی کۆکردنەوەی پارە ینی کاندێت سەد دەست و پێ ماز دەکە بۆ ببێتە کاندێت غار بدە لە بەغدا بیتە ساحب پارە تۆ پارتی داوایان لێ کردیا خۆت داوات کرد من شانازی بەوە دەکەم کەسێک دۆستێک هەواڵێک کە منی کاندێت کردووە لە ناو پارتی کە بەڕاستی ئاگام لێ نەبووە داواشم نەکردووە نامەشم نەنووسیەوە لەگەر ئەوەش ئەم کاندێتکردنە بۆ من بەس کاندێتکردنەکە هەموو شتێکە باشە پارتی دیموکراتی کوردستان پێشڕەوی ڕێفراندۆم بوو بەڵێ ئەجا هەندێک کەس مەسەلەن ئەمە پارتی لە لا شیرینتر کردووە هەندێک کەسیش بۆ خۆتەزانی ئەیکا بە چەکێک دژی ئێوە ئینجا تۆ وەکو قەناعەتەکانی خۆت هێشتاش بە سۆز و بە هەوا و بە حەماسی ڕێفراندۆمەوە کار بۆ پرسەنەتەوەیەکانێکی لە پەرلەمانی عێراق بێگومان من یەکێک لە شیعارەتەکانی هەڵبژاردن کە بۆ خۆم قەنەعەتم پێ کوردستان دەبی لە سەروی هەموو شتێکەوە بێ ئێمە ئەگەر نوێنەرایەتی کوردستان بکەین بە هەموو پێکاتەوە ئاین و ئاینزاکانەوە بە کورد و عەرەب و تورکمان و ئاشووری و سریان و کلدانی بەڕاستی دەبێ لەسەر مەبادیئە استراتیژیە گشتیەکان پێداگری بکەین کار بکەین حیزبایەتی لە کوردستان بەجێبێلین بەرجی حیزبایەتی لە هەولێر و سلێمانی و دهۆک بەجێبێلین کە دەچینە کوردستان بەرجی کوردستانی بوون بەرجی بەرژەوەندی گشتی لەبەر بکەین بۆ ئەوی بتین نوێنەری حەقیقی خەڵکی کوردستان بین چکە ئەگەرە من نوێنەری لە لیستی پارتیم دەبی نوێنەری دەنگدەرێکی یەکێتیش بم دەبی نوێنەری دەنگدەرێکی ئاشووریش بم دەبی نوێنەری دەنگدەرێکی شوعی و زەحمەتکێشان و سۆسیالیست و هەموو پێکاتە تورکمانیش بم چکە من نوێنەری خەڵکی کوردستانم نوێنەری حیزبەک نیم لەوێ ڕاستە لە لیستێک پاڵپشتی کردووم سیستەمی ئێرە وایە تۆ دەبی لە لیستێک یان کەسێک
پاڵپشتی کاندێتی تو بکە دەنا ئەوانەی بێلایەنن چانسی خۆ کاندێتکردن و دەرچوونیان زۆر کەمە. باشە بەپێی پێوانەکانی یونیسف و یونسکۆ خۆتەزانی لە ڕابردوودا عێراق بەڕاستیەکێک لەو شتانەی کە شانازی پێوە کرد بەرزی ڕێژەی ئاستی خوێنەواری بوو چونکە قۆناغی نێشتی کە عێراق زۆر لە دواوەیە. باشە لە ڕابردوودا بۆ خۆتەزانی لە هەشتاکانە بە تایبەتی بەچڕی بەرنامەی نەهێشتنی نەخوێنەواری هەبوو لە عێراقدا ئەمە وای کرد عێراق زۆر بەرز بۆ ڕێژەی خوێندەوار تایدا بەڵام لە ئێستا ڕێژەی نەخوێنەواری گەشتۆتە لە ١٨ وەکو ڕووناکبیرێک لە عێراق چیەکی بۆ ئەم پرسا من پێم وایە ئەو سیستەمەی ئێستا حکومڕانی عێراق دەکا لە قانزانجی نییە ئاستی ڕۆشنبیری ئاستی زانستی پێش بکێ بۆ کاتێک کە مرکزی ئاینی یان مەرجعی ئاینی یان فکری ئاینی دێ شوێنی علم و پەروەردە دەگرێتەوە یان کە ئافرەت و پیاو لە خوێندن جیا دەکرێتەوە یان مەدرسە دەبیتە لە مەدرسەی علمی دەکرێتە مەدرسەی ئاینی مەسەبی علم دەوری نامینێ پەروەردە دەوری نامینێ شەهادە دەوری نامینێت خەڵک ئێستا بەرەو ئەوە دەگەڕێتەوە بچی لە مزگەوتەکان علم و معریفەت فێربی پلەی ئاینی بەرزبیتەوە پلەی خوێندەواری بەرز بێتەوە ئەمە قەنەعەتێکە بەگشتی لە ڕۆژهەڵات دروست بووە بە تایبەتی لە ئەنجامی سراعی نێوان شیعە و سونە ئەم ئاراستەیە بکوژی پرۆسەی پەروەردەی لە عێراق هەبێ گوتارێک هەبێ دژی ئەم سەبغە مەزهەبیە تایفیە لە عێراقدا ئێوەی ڕووناکبیران ئەگەر بچنە ئەوێ و ببنە جێگەی متمانەی خەڵک چی ئەکەن بۆ بەرزکردنەوەی ڕێژەی خوێنەواری بۆ کواڵەتی خوێندن من پێم وایە دەبێ لە بواری پەروەردە سیستەمێکی نوێی پەروەردە بێتە گۆڕێ ئەو سیستەمەی ئێستا لە عێراق بەڕێوە دەچێ لەگەر هەموو ئەو پێشکەوتنانەیەتی بەڵام دیسان لە ئاستی سیستەمی پەروەردەی جیهانی نییە کە سیستەمێکی علمیە سیستەمێکی مرۆیە سیستەمێکە کە بینای کەسایەتی تاک گەشەکردنی کۆمەلگا دەکاتن ئێستا بەشێک لەو سیستەمی هێتمان بەڕاستی بۆ ڕاگررتنی گەشەکردن و گەشەکردن و بەرە پێشچوونی کۆمەلگایە. باشە بۆ خۆتەزانی بەپێی دەستوری عراقی بڵاوکردنەوەی تونڕەوی و هاندانی تون و تیژی دژی هەر نەتەوە پێکاتێک لە عێراقا لەلایەن دەستگای میدیای و سیاسیەکانەوە ڕێگە پێدراو نییە بەڵام زۆر دەستگای میدیای عراقی ئەوە ئەکەن ئێوە چ دەکەن بۆ نەهێشتنی ئەو دژایەتیە بەرامبەر بە کورد کاتێکە سەیری ماس میدیای عراقیەکەی بە تەواوی تا ئێرە نقم بووە لەم مێنتەڵیتەیت و لەم ڕوانگە و لەم جۆرە ئەدا و گوتارە کاگ ڕەنجانێ جەنابە یەکێکی لەو کادیرە دیار و بەرچاوانەی لە بواری ڕاگەاندن ئیش دەکەی فعلەن بۆ نمونە موسسەیەکی وەکو ڕووداو یان هەر موسسەیەکی تری کراوە حتا هەجیهەتێکی سیاسیشی لە پشتبی لە دنیا ژوایە دەیان دەستگای گەورەی ڕاگەاندن هەیە خەڵکی لە پشتە بەڵام عقلێکی کراوە عقلێکی گەشەکردو ئیدارەی ئەوە دەکە بۆ ئێستا ڕاگەاندن قیادەی کۆمەلگا دەکا قیادەی سیاسیەکان ڕاگەاندن دەیکا ئەوەی ڕاگەاندن بڕیار دەدا سیاسیەکان ڕەنگە 2 ڕۆژ پاش ڕاگەاندن بیری لێ بکەنەوە بڕیاردن لەبەر لەم بوارە ئەزمونت هەیە چ دەکەی بۆ ئەم مەجاالە من پێم وایە دەبێ ئەمە کار بکەین بۆ ڕاگەاندنێکی کۆمەڵایەتی ڕاستەقینە ڕازگۆ ئەمین لە گواستنەوە و گەیاندنی زانیاری بۆ خەڵک دەبێت ڕاگەاندن بە هەموو شێوەیەک لە توندوتیژی فکری لە توندوتیژی سیاسی دوور بکەوێتەوە ڕاگەاندن نەبێتە ئەداتێک بەدەست سیاسیەکان بەڵام تاوەکو ئێستا لە عێراقا هەندێک بڕیار هەندێک هەڵسوکەوت لەلایەن دەستگا سەربازی و ئەمنیەکانەوە دەرەچن دژی دەستگاکانی ڕاگەاندن ئەوە بینیم پلانتان دەبێت بێگومان ئێمە مادام من وەکو ڕاگەیان کارێک وەکوەوەی کە پێشتریش لە بوارەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەت بڕین کارم کردووە یعنی دەبێ وەکو ئەرکێک بە جددی کار بکەین ڕاگەیاندن لە عێراق ئازاد بێ ڕاگەیاندن لە ژێر کاریگەری بیر و باوەڕی ئاینی حزبی تایفەگەری نەبیتن بۆ نمونە ئەو ئەکەن بۆ ئەم مەجاالە چونکە مامەسایانی ڕاشکاوی ئێستا حتا سەیری مەسلەی ڕێکارەکانی پێدانی مۆڵەت بکە لەلایەن هەیەی ساڵات و ئیعلامی عراقیەوە بۆ کورد یعنی هەر بەڕاستی بەڵێ بۆ کورد نابێتن
خۆی ئەگەر ڕاستت بێ بەپێ ئەوە بێ بۆ بەشەر نابێت بۆ کەس نابێت ئەوەندە قەید و بەندی تێدا ئەمە بڵێ ئێمە دەبێ کار بکەین بەڕاستی گۆڕانکاری لە بنەمای یاسایەکانی ئازادی بڵاوکردنەوە و گەیاندن و دەستخستنی زانیاری لە دەستوری یاساکان بکرێت دەستخستنی زانیاری و فەلسەفەی حەقی زانین وانە جەوهەری کاری میدیایە بەڵێ زۆر سپاس لە تو کاک ڕەنج بەخێر بێ کاک قازی سێ پرسیارم هەبوو بەس یەک پرسیارەتوانم لەبەری سێ پرسیار وەردەگرم مامۆستا داوای لە وردنەکەم بەڵام وەڵامەکان هەریز نەبی دوان لێ وەرگرا لە فەرموو براکەم کاک ڕەنج بەڵکو پرسیارەکانی لە قازانجی منەبابی کە فەرموو ئازادی ڕۆژنامەگەری تا چەند تێ لە عێراق ئەوە ئێستا وەڵامی ئاخیری ئەوە بوتی نییە بەڵێ پرسیاری دووەم باسی زمانی کوردی کرد کە لەگەڵ زمانی عەرەبی لە دەستوردا هەیە بەڵام بینیمان نەک زمانی کوردی نییە بەڵکو بەو دوایانە ئاڵای کوردیشیان لە کەرکووکێناوە خوارەوە سپاس دەستخۆش پرسیاری چێ لەبەوە جوابی چێ لەبەوە فەرموو کاکەگیان بەڵێ دەستخۆش کاک ڕەنج بەڕاستی شتە چیواو نییە باسکەم لە بۆی خۆتان هەموو شتێکتان باس کرد بەڵام ئەوەن دەدرێم بەغدا پێویستی بە کەسێک وەک مامۆسایە نەک مەلاکان بەڵام بەغدا پێویستی بە خەڵکێکەیە بە معریفەی دینیشەوە بڕاتەوێ پێویستی بە مامۆستای ئاینیە پێویستی بە ئەندازیارەیە پێویستی بە مامۆستای ئابووری هەیە لەبەرەوە ئاساییە تۆ حەقیەوەت هەیە معجببی بە خەڵکی ڕۆشنبیر مەسەلەن بەڵام ڕۆشنبیری ئاینیشمان هەیە وانە فەرموو زۆر سپاس فەرموو عیبینە هیوادارە مامۆستا کار لەسەر مادەی 140 و کێشە ناوچە لەسەرەکان بکاتن و کار لەسەر ئەوە بکاتن لەگەر هەموو لایەن و عەزابەکان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ لە بەرامبەر عێراقێکی فاشیزم و عێراقێکی شیعەگەری و دەنگی زۆرینە کە هەموو مافە دەستوریەکانی کوردیان پەراوێز خستووە زۆر سپاس بەخێر بەسەر چاوەکانم لە نیو خولەکی کۆتاییدا بۆ وەڵامی پرسیارەکان بەستەنیا باسی زمانت کرد مەسەلەی ئاڵا و مەسەلەی ئەو شتانەی تر نازانم چاو مەسەلانە گەلک زۆرن جارە زمانی کوردی بەشێکی ئەمەی کورد خۆمان بەڕاستی خراپمان کردووە ئەنی تەنیا لە دەستوری عراقی نیە ئێمە وەکو ئەوانەی لە بواری زمان ئیش دەکەین معاناتمان لە دەست خۆمانی شەیە لە چۆنێتی چەسپاندن و گەشەپێدانی زمانی کوردی ینی با ئینسان بە حقیقت باسی بکانی تەنیا پێوەندی ئێستا ڕاستە پاسپۆرت لە سەرەتی بەڵام پول ماوە بێتە سەری بەڵام زمانی دادگاکان ماوە فڕۆکەخانەکان ماوە زۆر شت ماوە وەجگە لەوەش ئاڵای کوردستانیش لەولاوە شێواوە بەخێر وێ سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونیەوەش بنەرانی بەڕێز سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوون لەگەڵ بەڕێز مامۆستا غازی حەسەن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان سبەی شەو لەگەڵ نوێنەری مەسیحیەکان لەگەڵتان نابن بینەرانی بەڕێز کاتێکی خۆش بۆ مولایەکتان ئێوەش بەخێر بن سەر چاوم بەخێر بێ مامۆستا